ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەدویتان لێبێ. ئایا سەرۆکایەتی پەرلەمان لە پرسێکی گرنگی وەک پرسی سەرۆکایەتی بێلایەن بووە یان لایەندار بووە؟ ئایا سەرۆکایەتی پەرلەمان بە یەک ئاراستە لە نێوان فراکسیۆنەکان وەستاوە یان نزیکتر بووە لەلایەنێک؟ ئایا سەرۆکی پەرلەمان پەپولەیەکە وەک سەرکردایەتیەکی پارتی وا وەسفی دەکات یان ئیرادەی گەڕانەوە بۆ پەرلەمان وەک جڤاتێکی نیشتیمانی گۆڕان وا دەڵێت؟ ئایا پەرلەمان بۆ بێلایەن نەبووە؟ ئایا نەدەبوو سەرۆکایەتی پەرلەمان پرس بە پارتی بکات لە بابەتێک کە پارتی خۆی چەقی کێشەکەیە کە ئەوەش مەسەلەی سەرۆکایەتی هەرێمە؟ یان پارتی بە مەبەست دەیەوێت سەرۆکایەتی بەلایەنداری بداتە قەڵەم؟ ئایا سەرۆکایەتی پەرلەمان توانیوێتی لە کارکردنیەدا جیاواز بێت لە سەرۆکایەتیەکانی پێشووتر؟ ئایا وەک گۆڕان خۆی وتی پەرلەمان کەوتە دەستی خەڵک یان تەنها بۆ حیزبێک قۆرخ کراوە؟ دەپرسین باشە دەبوو سەرۆکایەتی پەرلەمان چی بکردایە لە مەسەلەی دۆسیەی سەرۆکایەتی هەرێمدا؟ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم بێلایەن بووە یاخود لایەندار دەبێتە تەوەری سەرەکی بەرنامەی ئاڕاستەکان. بە میوانداری هەریەک لە بەڕێزان مەردان خدر کە لە دووەکەوە لەگەڵماندا دەبێت پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان. سوپاس کاک مەردان. هەروە لە سلەیمانی عادل عەزیز پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان. سوپاس کاک عادل. زۆر سوپاس. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای میوانەکەی سلەیمانیمە یاخود لای میوانەکەی دووهۆکمە. سەرەتا دەچمە لای کاک مەردان. کاک مەردان، ئێوە دەڵێن سەرۆکایەتی پەرلەمان بێلایەن نەبووە لە پرسی سەرۆکایەتی هەرێمدا. پرسیارێکی سادە، دەبوو سەرۆکایەتی پەرلەمان چی بکردایە؟ بەڵێ، زۆر سوپاس بۆ ئێوە کاک محەممەد، زۆر سوپاس بۆ NRT بۆ ئەم دەرفەتە. ڕێز و خۆشەویستی بۆ بینەرانی بەڕێزی NRT. سڵاو ڕێز بۆ میوانە بەڕێزەکەت کاک عادل کە لە ستودیۆی سلێمانی لەگەڵ جەنابتانە. ئێمە دەڵێن سەرۆکی پەرلەمانی کوردستان بە تایبەت دیسان سکرتێری پەرلەمان لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی بێلایەنی خۆیان لەدەستداوە، چونکە ئێمە پێیوان وایە کە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان یان یاسایەکی وەکو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە پێویستی بەوە هەیە کە پێش ئەوەی لە پەرلەمانی کوردستان ببیتە بابەتی گفتوگۆ و پرۆژەی بۆ پێشکەش بکرێت، پێویستە لایەنە سیاسیەکان مناقشەی لەسەر بکەن، گفتوگۆی لەسەر بکەن، لێکتێگەیشتن لە بینی لایەنە سیاسیەکان دروست ببێت و لە کۆتاییدا بگەنە سازانێک و ئەو سازانە لە پەرلەمانی کوردستان بە یاسایی بکرێت. بەڵام جێگای داخە ئەوەی پەرلەمانی کوردستان و بە تایبەت سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان کردیان و بە تەحدیدی لە دانانی بەرنامەی کاری دانیشتنی 23 حوزەیران کە بەرنامەی کار بەبێ جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان دانرا، بە تەواوەتی بێلایەنی سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان دەستیان بە تەواوەتی کاک مەردان هەر لەم ماوەیەدا دەتوانم بڵێم کە چەندین جار پێشێلی یاسا و پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستان. مەبەستت چییە بە تەواوەتی؟ زۆر باشە. مەبەستت چییە کاک مەردان؟ کە من دەتوانم ئیشارەت بە چەند مادەیەکی پەیرەوی ناوخۆ بەر لەوە ئیشار بە مادەکان بی، بەر لەوەی ئیشار بەبەستت چییە لەو جوملەیە کە دەڵێی بە تەواوەتی لە دوای پێشکەشکردنی پرۆژەیەک بۆ مەسەلەی پرسی سەرۆکایەتی و خوێندنەوەی پرۆژەکانە و چوار پرۆژەیە بە تەواوەتی بێلایەنی خۆی لەدەستدا و بە تایبەتی تۆ وتت سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان لە گۆڕانە و سکرتێرەکەی لە کۆمەڵی ئیسلامیە، کەواتە جێگری سەرۆکی پەرلەمان دەرکرد لە یاریەکەی سەرۆکایەتی پەرلەمان. یعنی چی بە تەواوەتی بێلایەنی لەدەستدا؟ بە قسەی پارتی نەکرد بۆیە بە تەواوەتی بێلایەنی لەدەستدا؟ بەڵێ جارێ لەسەر جێگیری سەرۆکی پەرلەمان وەکو گوتم جێگیری سەرۆکی پەرلەمان زۆر تاکیدی لە ئەوە کردەوە کە دەرفەت بەهێزە سیاسیەکان بدەین کە گفتوگۆی زیاتر بکەن و سازان لەسەر پرسێکی گرنگی وەکو هەڵبژار
دنی سەرۆکی هەرێمی کوردستان بکەن بەڵام جێگای داخە بە پێشکەشکردنی ئەو پرۆژانە و بۆ هەوڵدان بۆ دروستکردنی کەمینە و زۆرینە لە ناو پەرلەمانی کوردستان کە پێچەوانەی ئەو سازانە بوو کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بگرە لە پێکهێنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان و هەموو ئەو پۆستانەی کە پشکی کوردن لە بەغدا کە لەسەری دروست کرابوو دەتوانین بڵێن کە سەرەتای لێدانی مبدئي سازان و مبدئي زۆر باشە یەنە سەر ئەم خاڵە بەڵام جوابی ئەو پرسیارەم بەرەوە دەتوانم بڵێم بۆ ئەوەی کە لایەنگیری ئەو پرۆژانە بکات سەرۆکی پەرلەمان پێشێلی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی زۆر باشە کوردستانی کرد کەواتە بێلایەن نەبوو باش یاساکانی کە تەنزیمی کاری پەرلەمانی دەکەن لە هەرێمی کوردستان کاک مەردان بەڵام کەواتە کاک مەردان کەواتە بێلایەن نەبووە کاک مەردان لایەنگیری سەرۆکی پەرلەمان بۆ ئەو پرۆژانە و بۆ سکرتێری پەرلەمان زۆر چاکە ئەگەر پارتی زۆر کاک مەردان لەدەست بدات و مزداقیەتی خۆی لەدەست بدات کاک مەردان ئەگەر پارتی بە تەنها پرۆژەیەکی پێشکەش کردایەوە سەرۆکی پەرلەمان لەگەڵ پرۆژەکەی پارتیا بووە ئەو کاتە هەر عینەن جوملەتانەوتەوە کە بێلایەن نەبووە ئێمە پێمان وایە کە پرسێکی گرنگی وەکو پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە پێشکەشکردنی پرۆژە بێگەڕانەوە بۆ سازانی سیاسی چارەسەر ناکرێت بۆیە ئەگەر ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەو شێوازەی کە ئەوان پرۆژەیان پێشکەش کرد ئێمە پرۆژەمان پێشکەش نەکردووە تاکو حکم لەسەر ئەوە بدەم کە ئەگەر لە لایەنگیری پرۆژەی پارتی بکە پرۆژەی پارتی ئەوەیە کە سازانی سیاسی یەکەم جار لەسەر ئەم پرسە بکرێت پاشان ئەو سازانە لە پەرلەمانی کوردستان بە یاسایی بکرێت زۆر باشە نقطە سەری دەر یەمەوەلات کاک عادل ناکرێت لە پرسێکی گرنگی وەکو پرسی سەرۆکایەتیە کە مەسەلەی دیاریکردنی سیستەم و گۆڕینی سیستەمی سیاسی لایەنێک کە زۆرینەی کورسەکانی بەدەستەوەی لە پەرلەمان پەرابەز بخرێت سەرۆکاتی پەرلەمان بێلایەنی خۆی لەدەستدا لەو کاتەی کە ڕازی بوو بخێنەوەی یەکەم بۆ چوار پرۆژەکە بکرێت. سپاس بۆ بینەرانی نارتی سڵاو بۆ کاک مەردانی هاوڕێم چێ وتێتی پارتی پەرایوەز کراوە ئەوە بۆ خۆیانەوە لەبەر ئەوەی ئەم پرۆژە یاسایە تایبەتە بە سەرۆکی هەرێمەوە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە پێیان وایە پارتی پەرایوەز کراوە سەرۆکایەتی پەرلەمان نەک بێلایەن بووە ئەسڵەن زۆر مڕعاتی پارتیشی کردو لەم حاڵەتەیە لەبەر خاتری چی لەبەر خاتریەوەی پۆستی سەرۆکی هەرێم تابعی پارتی دیموکراتی کوردستانە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بەڕێز کاک مەسعود بارزانی وەگەر پرۆژە یاسایەکی تر لە پەرلەمانی کوردستان ئاگاداری پەرلەمانتارانی کوردستانی کردوتەوە کە کۆبوونەوە هەیە و پرۆژە یاسا تەقدیم کراوە بزوتنی گۆڕان کردوێتی فراکسیۆنێکی 24 کەسی هەروەها فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی هەروەها لایەنە ئیسلامیەکان بۆ 14 ئەندام پەرلەمان بەجیا پرۆژە یاسایەکیان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشکەش کردووە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆی خوێندنەوەیەکەمی بۆ بکرێ ئەمە لێرە هیچ پەیوەندیەکی بە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانەوە نییە لەبەرەمە فراکسیۆنەکان پرۆژە یاسایان تەقدیم کردووە ئەی بۆ ئەوان وا دەڵێن واڵێن لەبەری پرۆژیان نەبوو لەبەری پرسەکە پەیوەستە بە سەرۆکی یەک دەقە لەگەڵما بە کاک مەردان ئێوە پرۆژەتان نەبووە بە شێوەیەک نیان بۆ خۆی دەنگت کاک محەممەد ئاگەم لە پرسیارەکە نیە ئاگەم پرۆژەتان نەبووە ئێوە کاک عادلیش نییە ئێوە پرۆژەتان نەبووە بەڵێ پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بووە کە لە کۆبوونەوەکانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان باسی کردووە بە تاکید پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی هەبووە و هەموو هێزە سیاسیەکان و جەماوەری کوردستانیش ئاگادارە لە پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان. کاک مەردانەڵێ کامێ پرۆژەکان وەڵام بۆ پرسیاری کاک عادل بەڵێ پارتی دیموکراتی کوردستان نەیویستووە لە پرسێکی وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە پێشکەشکردنی پرۆژە و ئیسارەکردنی لە ڕاگەیاندن مزایدەی سیاسی پێوە بکات بەڵکو پارتی دیموکراتی گۆڕان و لایەنەکان مزایدەی سیاسیان کردووە گۆڕان و لایەنەکانی تر مزایدەی سیاسیان کردووە کاک محەممەد ئاگام لێ نیە ئاگام لە لەندەنگن نییە ئەڵێم لایەنەکانی تر مزایدەی سیاسیان کردووە
ئێمە دەڵێن پرسێکی گرنگی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە وەکو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانیان کە هەڵبژاردننی گۆڕان سەرۆکی هەرێمی کوردستان پرسێکی گرنگی کاک عادل وەڵام بدەبێ ئەمە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە سیاسەکان لەسەری ڕێک بکەون پاشان لەناو زۆر باشە زۆر باشە وەڵام بدەبێ بۆ قسانە پرۆژیان نەبوو پرۆژیان هەبووە من بە حکمی کە لە ستۆدیۆنی لە دەرەوەی ستۆدیۆ لە دووهۆکەوە میوانە بۆیە من مەجای زیاتری ئەدەم بەڵام با قسەکانم تەواو بکەم پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی نەبووە چوار لایەنەکە پرۆژەیان نەبووە لە چواردەندان پەرلەمانتار بەجیا پرۆژەیەکیان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بووە لەبەرەوە پارتی بێشێ پراوێز نەکراوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەموو ڕێکارە یاساییەکانی بەکارێناوە وەک هەر پرسێکی تر وەگەر پرۆژە یاسایەکی تر کە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کراوە و گفتوگۆی لەسەر کراوە و پەسەند کراوە بەڵام لە پرسێکی گرنگ وەکو سەرۆکایەتی ئەو پرسە کاکە گیان ئەو پرسە وەک هەر پرسێکی تر لە لای ئێمە باز لە مەودا یاساییەکە یەکەین ئێمە تۆواز لە گرنگەکەی بێن ئەمە سەرۆکی هەرێمی کوردستانە ئەمە سەرۆکی پەرلەمانە ئەمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمەی باز لە یاساکەین لە 90 تا 98 سەرۆکی هەرێم سەرۆکێکی شەرعیە لە 20 مانگ شەرعیەتی سەرۆکی هەرێم نامێنێ ئێمە ویستومانە ئەو فراغە یاسایی و سیاسیە نهێڵین ئێمە شتێکمان نەکردووە بڤەبێ ئێمە شتێکمان نەکردووە نایاسایی بێ ئێمە شتێکمان نەکردووە نائاسایی بێ ئەوەی کردومانە یاسایی و ئاساییە ئەمانەیە پرۆژە یاسامانێ بۆ دوای ئەوشمان بیر نەچێت لە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە ئیشی لەسەرەوە کردووە سیستمی حکومڕانی لە وڵاتە بگۆڕێ بە سیستمی پەرلەمانی ئەمە حەقێکی شەرعی خۆمان وەکو فراکسیۆنی گۆڕان پرۆژە یاسا تەقدیم بکەین بۆ گۆڕینی سیستمی حکومڕانی لە کوردستان بۆ سیستمێکی پەرلەمانی تەواو سیستمێکی پەرلەمانی بەڵام بۆ بەم پەلەپەلە ئێوە کەوتنە گیانی پرۆژەی مەسەلەی سەرۆکایەتی بۆ زووتر ئەمەتان یەکلا نەکردەوە تۆڵی پەلەپەر یەکێگەڵێ درەنگتان ینی بۆ پێشتر بتان کرد ئەوە پێشتر بکرایە بەم پەلەپەلە بۆ ئێوەڵێن نۆ ڕۆژی ماوە بە نۆ ڕۆژ چۆن پێشترمان نیەت هەبێەوە نیەت هەبێەوە ئەوان تەواوی اعتراف بۆ بکەن کە دوای ئەو فراغی یاسایی و سیاسی دروست دەبێەوە جارێکی تر سەرۆک بارزانانی بۆی نییە خۆی هەڵبژێرێتەوە بەپێی ئەو یاسا بەکاربەرانی کێسە لە پەرلەمانی کوردستانە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای ژمارە 19 ساڵی 2013 ئەوەی کە ناوی نەراسی سی حوزەیران بەپێی ئەم دوو یاسایی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانەیە بەڕێز مەسعود بارزانی بۆی نییە خۆی کاندید بکاتەوە تۆ داوای دەرچەی یاسایی لە منەکەی ئەتەوێت پەرلەمان دەرچەیەکی یاسایی بۆ ئەم پرسە دروست بکات و بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان جاری کریا 2 ساڵتر بۆ درێژکرێتەوە کە خۆی لە تەلەڤیزیۆنی بەڕێزتانەوە کە من جۆم لی بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ئەڵێ ممکن نییە من قبوڵی بکەم ماوەکەم بۆ درێژ بکرێتەوە ئەمە قسەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانە کە لەم تەلەڤیزیۆنی ئێوە لێ دراوە نازان ئەی باش ئێستا چۆن داوای درێژکردنەوە حاضر بووە کاک مەردان وابزانم کاک مەردان دیسانەوە کاک مەردان کاک مەردان لە دوای 19 مانەوە سەرۆکی هەرێم شەرعیەتی یاسایی خۆی لەدەست دەدات تەنانەت بەپێی یاسای هەموارکراوی سەرۆکاتی کە لە سی حوزەیرانە بەناوبانگە خۆی ئیمزای لەسەر کردووە کە خۆی ئیمزای لەسەر کردووە کە خۆی ئیمزای لەسەر نەکردووە لە پەرلەمانەوە دەرچوون لە پەرلەمانە بەڵام پرسیارەکە ئەوەیە لە دوای 19 مانەوە ئەم هەرێمە بۆیە تووشی فەراغی یاسایی نەبێ بۆیە بزوتۆی گۆڕان بیری لەم کێشەیە کردوێتەوە چارەسەکردنی ئەم کێشەیە بەڵێ ئێمە نەبەس بزوتنەوەی گۆڕان هەموو هێزە سیاسیەکان ئێمە لە پارتی دیموکراتی کوردستانیش هەستمان بەوە کردووە کە پاش 20 مانگ فەراغی یاسایی دروست دەبیان دەتوانم بڵێم ویلایەتی سەرۆکی هەرێم تەواو دەبیت بەس ئێوە ئێمە نینە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە سەبەبی ئەوە بین ئەم فەراغە دروست ببیت بەڵکو سەرۆکی هەرێمی کوردستان هەموو ئەرگە یاساییەکانی خۆی جێبەجێ کردووە لە ماوەی زیاتر لە 6 ڕۆژ پێش وادەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان داوای ئەنجامدانی هەڵبژاردننی کردووە ئەوە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیە لە هەرێمی کوردستان کە ناتوانین لەو ماوەیەدا هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ئەنجام لە دوای 19 مانەوە شەرعیەتی سەرۆکی هەرێم نامێنێ بەڵێ ئەگە پرسیارەکە دووبارە بکەوە لە دوای 19 مانەوە شەرعیەتی سەرۆکی هەرێم نامێنێت
بەڵێ بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بەپێی ئەوەی کە لە زۆربەی یاساکانی وڵاتانی دەوروبەری وڵاتانی جیهان هەیە چەند نمونەیەک نەبی یەک دوو وڵات نەبیت لە حاڵەتی ئەوها لە حاڵەتی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی وڵات هەروەکو لە عێراقی پەرلەمان 2010 ڕوویدا و مەحکەمەی ئیتیحادی بە بڕیاری 51 ئەم حاڵەتەی بەس مەجار دەکات محەممەد با تەواوی کەم کاک مەردان لە دوای کاک مەردان ئەم حاڵەتەی تەنزیم کردو کاک مەردان لە دوای نۆزدەی مانەوە کاک مەردان دەتوانیت بەردەوام بیت لەسەر کاری خۆی بە هەموو ئەرگ و دەسەڵاتەکانی تاکو هەلبژاردن بە سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت لە دوای نۆزدەی مانگەوە کاک عادلعەزیز ئەندام پەرلەمان لەسەر فراکسیۆنی گۆڕان دەڵێ سەرۆکی پەرلەمان شەرعیەتی سەرۆکایەتی هەرێم وەردەگرێت ئەمە قسەی تۆ نەبوو؟ بەڵێ ئەوە یاساکە واڵێ یاساکە وا دەڵێ ئەوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە بەردەستی منە بەپێی مادەی 15 و مادەی 16 لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک سەرۆکی پەرلەمانی کوردستان لەو حاڵەتەی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم مافی ئەوەی نییە کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بگرێتە دەست چونکو ئەو حاڵەتەی کە سەرۆکی پەرلەمانی کوردستان جێی سەرۆکی هەرێمی کوردستان دەگرێتەوە حاڵەتی چۆڵبوونی پۆستەکەیە و چۆڵبوونی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان لە مادە 16 زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە بە محەممەد باباسی بکەم زۆر باشە کاک مەردان زۆر باشە خۆی دەستی لە کارکێشایەوە یان لەبەر نەخۆشی یان حاڵەتی مردن نەتوانیت بەردەوامی بەکارەکانی خۆی بدە یان لەسەر بەڕەزامەندی سێ لەسەر چواری ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر زۆر باشە بەپێی مادەکان بۆ مادەی ژمارە 15 کاک بەڕێز کاکە مەردان مادەی ژمارە 15 من یاساکەم لە بەردەست جەنابە لە بەردەستە بیخوێنەرەوە ئەڵێ بە هەر هۆکارێک کە سەرۆکایەتی هەرێم بکوێتە فراغەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 60 ڕۆژ ئەبێتە لە جێگەی سەرۆکی هەرێم ئیمزاکە بە هەر هۆکارێک حەزەکەم بیخوێنیتەوە کتێبەکە دەربێنە یاساکە دەربێنە یاساکە لە بەردەستدایە کاکە تۆ باشە مادەی 15 بخوێنەرەوە زەحمەت نەبێت سێ حاڵەتن لە کاتی کە خۆی ئیستیقالە بدات یان لە حاڵەتی نەخۆشی یان مردن یان هەر سەبەبێکی دی کە ناتوانیت کارەکانی جێبەجێ بکات یان بە دەنگی سێ لەسەر چواری ئەندامانی پەرلەمان لەسەر کار لا بدرێت لەو سێ حاڵەتانە بە چۆلبوون حساب دەکرێت و سەرۆکی پەرلەمان دەتوانێت باشە کاکە مەردان باشە ئەزانی چی مادەی 15 بخوێنەرەوە بە هیچ شێوەیەک سەرۆکی پەرلەمان جێگای سەرۆکی هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڵکو سەرۆکی هەرێمی کوردستان بە کاملی دەسەڵاتەکانی بەردەوام دەبیت تاکو هەلبژاردن بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت مادەی 15 بەڕێز مادەی 15 ئەڵێ بە هەر هۆکارێک باشە کە ئێمە کەوتینە لە ڕووی قانونی و ماوەکەی تەواو بێ ئەمە یەشێک نییە لە هۆکارەکان مادەی 15 بخوێنەرەوە حەزەکەم یاساکە لە بەردەستت دەری بێنە بیخوێنەرەوە ئەڵێ بە هەر هۆکارێک باشە کە ئێمە لە 19 مانگ ماوەی یاسایی سەرۆکی هەرێم تەواو ئەبێ لە 20 مانگە ئەمە یەکێک نییە لە هۆکارەکان کە ماوەی یاسایەکەی تەواو بێ بۆی سەرۆکی پەرلەمان لە مادەی 16 چۆلبوون باس دەکات و لە هەموو یاساکانی باسی مادەی 16 بۆ باسی مادەی 15 ویلایەت بە چۆلبوون حساب ناکرێت ئەگە سەیری بڕیاری باسی مادەی 15 بکە باشە 2010 محکەمەی ئیتیحادی عێراق بکەین کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی بۆ باسی مادەی 15 ناکەیت بەڵکو بڕیاری داوە لەو کاتە کەمام جەلال تاڵەبانی سەرۆکۆماری بە هەر هۆکارێک سەرۆکی کۆماری عێراق هەڵدەبژێرێت کە تەواوبوونی وادەی یاسایی بەڕێ سەرۆکی هەرێم کە لە 19 مانگە وادەکەی تەواو دەبێ ئەمە هۆکارێک نییە تۆ مادەی 15 حەزەکەم و یاساکە لە بەردەستدا بێت زەحمەت بیخوێنیتەوە تۆ بەس مادەی 16 مەخوێن من یاساکەم لە بەردەست نییە مادەی 15 بخوێنەرەوە بزاناڵێکی ئەڵێ بە هەر هۆکارێک باشە ئەگەر ئەمە هۆکار نەبێ چی هۆکارە کە ماوەی یاسایی بەڕێ سەرۆکی هەرێم لەو وادەیە تەواو بێ
لە نۆزدەی مانە ماوەی یاسایی و بۆ بینەرانی خۆشەویستیش هەردوو مادەکە بەڕۆنی دەخوینمەوە. مادەی 15 دەڵێت ئەگەر پلە و پایەی سەرۆکی هەرێم لەبەر هەر هۆیەک چۆل بوو سەرۆکی پەرلەمانی کوردستانی عێراق ئەو ئەرگ و فەرمانەکانی هەڵدەسوڕێنێت تا لە ماوەی 6 ڕۆژدا لە ڕۆژی چۆلبوونی پلە و پایەکەوە سەرۆکەیەکی نوێ هەڵدەبژێریت. لە مادەی 16 دەڵێ ماوەی سەرۆکایەتی هەرێم لەم حاڵەتانەی خوارەوە بە بڕیار لەلایەن پەرلەمانی کوردستانی عێراق کۆتایی پێدەهێنرێ. یعنی مادەی 16 تەکمیلەی مادەی 15 خۆداوای ئەوە بکات نەتوانی لەبەر هەر هۆیەک ئەرگومەکەی هەڵسوڕێنی بەلای کەمەوە سێ لە سەرچاری ئەندامانی پەرلەمانی کوردستانی عێراق لە دەنگدانەیەکی نهێنیدا لە متمانەیان بخەن و من ئەوەی دەکەمەوە زۆری وڵاتانی دنیا بکات کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی وڵات بە چۆلبوون حساب ناکرێت بەڵکو ئەگەر ویلایەتی سەرۆکی وڵات کۆتایی پێهات و نەتوانرا هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەوە سەرۆکی ئەو وڵاتە بەردەوام دەبیت لە کارەکانی بە هەموو ئەرگ و دەسەڵاتەکانی تاکو هەڵبژاردن دەکرێت. لێرەش سەرۆکی هەرێمی کوردستان هەموو ئەرگە یاسایەکانی خۆی بەجێگەیاندووە بەڵکو ئەوە زروفێکە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە کە ناتوانرێت هەڵبژاردن بە سەرۆکی هەرێمی کوردستان. بۆیە بەپێم ئەم عورفە یاسایە کە لە عێراق هەیە سەرۆکی هەرێمی کوردستان بەردەوام دەبی لە سەرکارەکانی. باشە مادەی 15 جەنابەت خوێنتەوە کە ئەڵێ بارەوە کارێک بێ کە پێمان وایە وادەی کۆتایی هاتنی سەرۆکی هەرێم لە 19 مانگا مێشەکە لە هۆکارەکان. مادەی 16 ئەو کاتێک کە ئەمان کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لە وادەکەی خۆیدا تووشی ئەم حاڵەتانە بێ کە لە وادەکەی خۆیدا کە لە نەک لە دەرچوون لە وادا یعنی بە نمونەیەوە لە سی حوزەیران 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم تازە کراوەتەوە. یعنی ئەگەر پار سەرۆکی هەرێم خوا نەخواستە بمرد باە لە پارە نەک لەم ساڵە کەوادەکەی تەواویان نەخۆش بکەوتایە یا سێ دوو لە سەرسەی پەرلەمانتار متمانی دەبسەنەوە نەک بڵێ وادەکەی تەواوی. من حەزەکەم جوانتر مادەی 16 خوێنیتەوە. مادەی 16 بە سەرۆکی هەرێمی کوردستان نادا جارێکی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی ویلایەتی سەرۆکی وڵات و لە ماوەی ویلایەتەکەیە نەک لە کۆتایی ماوەکەیە. ئێمە باز لە کۆتایی ماوەکەکەین کاکە مەردان نەبوو لە کارەکانی ئەو کاتە سەرۆکی پەرلەمان ماوەی بۆ ماوەی 6 ڕۆژ جێگای دەگریتەوە بۆ ئەوەی ئەوە لە کاتێکدا سەرۆکی وڵات یان کو سەرۆکی هەرێم ئەوە لە کاتێکدا مادەی 16 جەنابەت باسی ئەەکەی لەو کاتەدایە کە سەرۆکی هەرێم لە ماوەکەی خۆیدا تووشی ئەم حاڵەتانە بێت لە ماوەکەی خۆیدا نەک لە دوای وادەی تەواوبوونی مادەکەی. ئەوە مادەی 15 ئەو ئەگرێتەوە کە وادەکەی تەواو بێ سەرۆکی پەرلەمان بۆیە بۆ ماوەی 6 ڕۆژ ئیمزای سەرۆکی هەرێمی کوردستان. کاک مەردان کەواتە نەسی قانون کاک عادل دەڵێ بە نەسی قانون سەرۆکی پەرلەمان بۆیە لە دوای 19 مانەوە ببێ بە سەرۆکی هەرێم. بەس ئەوە ڕۆن بکەمەوە مادەی 15 حاڵەتی چۆلبوونە حاڵەتی چۆلبوون بەپێ ئەو عورفە یاسایەی بەڵام ئەوە دەڵێ لە پێشەوەی وادەی خۆی تەواو بێ. زۆربەی وڵاتان هەیە چۆلبوون حاڵەتی کۆتایی هاتنی ویلایەت ناگرێتەوە. باشە کاک مەردانی بۆ کە یاسادانێن ماوەی بۆ دانێن جاگەر وا بە یاسادانین ماوەی بۆ دانانین با هەتا ئەس بەڕێز سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم بێت. ئەی تۆ بۆ ماوەی بۆ دانیت بۆ مدەی بۆ دانی ئەڵێ لە 1970 2015 بۆ ئەم 2 ساڵە ماوەی سەرۆکایەتی هەرێم کۆتایی پێدێ و بۆ شینە جارێکتر خۆی هەڵبژێرێتەوە. ئەی بۆ ماوە دانی ئەگەر تۆ خۆ یاساکە ڕەبتی بە کاتەکەەوە لە جەنابەت دەکەم. کاک عادل من پرسیارێک لە جەنابەت دەکەم. فەرموو ئەگەر سەرۆکی پەرلەمان پشتی 28 جێگای سەرۆکی هەرێمی گرتەوە و ماوەی 6 ڕۆژ لەو ماوەی 6 ڕۆژە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان دیسان ناتوانی هەڵبژاردن بکە و لایەنەکان نەگەشتە سازان ئەو کات چێ دەبیتە سەرۆکی هەرێمی کوردستان ماوەکەی بۆ سەرۆکی پەرلەمان درێژ دەکەیەوە. نەخێر ماوە بۆ سەرۆکی پەرلەمان درێژ ناگرێتەوە کاک مەردانجە من تەمە ناکەم و هەمومان تەمە ناکەین بگەینە سازانێت چارەسەر چێ لە بگەینە چوارچێوەیەک بگەینە سازانە لە چوارچێوەی یاسادا. بەڵام ئەوە
ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کۆ نایەت یعنی بە شێوەیەک ئەڵێ ئیلا من ئەمەوێت نە پرۆژەتان هەیە نە پرۆژە تەقدیمی پەرلەمانی کوردستان ئەوە پارتی دیموکراتی کوردستانە تاکید لاوە دەکات باشە پرۆژە تەقدیم کرد با بیکەین بە بنەما بۆ گفتوگوێ لەسەر بکەین لە پەرلەمان کاکی من بزوتنەوەی گۆڕانە کە دەوێت ئیرادەی خۆی فەرز بکات و سەداسەد ئەو پرۆژەی تەقدیمی پەرلەمانی کوردستان کردووە کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەداسەد بە پێی ئەو پرۆژەیە چارەسەر بکرێت و حاضر نییە هیچ تەنازولێک حاضر نییە کاکە گیان مەقوربانێ بۆتان باسی یاساکەین یاسا ئیرادەی چیمانەوە ئێوە خۆتە باسی خۆسەپاندنەکەنەوە ئێمە نین. پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی خۆی پێشکەش کردووە و پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکە میروەنەتی تێدایە قابلی ئەوەیە کە گفتوگۆی لەسەر بکرێت لە سێ خاڵ پێک هاتووە و ڕۆژانە پارتی دیموکراتی کوردستان تاکید لەسەر ئەوە دەکات. زۆر باشە کاک مەردان زۆر باشە کاک مەردان کەی پرۆژێ ڕاگەیانراوی سەرۆکێرێن پرۆژە نیە کاکە مەردان پرۆژێ بۆ پەرلەمان بیکەینە بنەما لە ناو پەرلەمان هەموو فراکسیۆنەکان بە فراکسیۆنی پارتیشەوە بوەرن گفتوگۆی لەسەرەکەین ئەو خاڵی ئێوە بەدڵتانێ بە دڵمان دەنگی لۆبی بۆ دەنگی بۆ کۆکردنەوە خۆ دیموکراسیەت چیە دیموکراسیەت ئەوەیە بەڕێزان پاش وچانێکی کورت و دێنە وڵات کاک عادل ئەوە بریا وچانێکی کورت و دێنە وڵات دووبارە سڵاو کاک عادل کاک مەردان لە سەرەتای بەردامەکە وتی سەرۆکایەتی پەرلەمان بێلایەن نەبووە بەوادریش دیارە بۆ بێلایەن نەبوونی ئەم سەرۆکایەتیە سەرۆکی لیژنەی بێ هەر بینەوە سەرەتا بێ حزوری فراکسیۆنێکی گەورە کە پارتیە ئێوە کۆبوونەوەیەکتان ئەنجامدا دوای ئەوە لە لیژنەی یاسایی بێ حزوری سەرۆکی لیژنەکە کە لە پارتی و چەرەندامێکە لە پارتی و لایەنەکانی تر تورکمانەکان ئێوە دیسانەوە کۆبوونەوەتان کرد و سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان بوو بە سەرۆکی لیژنەکە و داوای کۆبوونەوەی کرد کەواتە لە زۆر خاڵدا ئێوە بەوادیر بوون بۆ شکاندنی ئەوەی پێی دەوتێت تەوافۆق لە ناو پەرلەماندا بەناو پەرلەمان شتێک نێ ناوی مەسەڵی تەوافۆق بێت لە پەرلەمانە تۆ ئیش بە یاسا پاشە بەڵام بە تەوافۆق سەرۆکاتی پەرلەمان دابش کراوە پۆستەکان دابش کراوە ئەی بۆ پێشتر باسیەوەتان ناکرێت تەوافۆق چییە مەسەڵی تەوافۆق تۆ بزوتنەوەیەکی حیزبێکی سیاسیت ئەوەندە کورسیت هێناوە ئەمە حەسەی توێ لەم حکوومەتەیە کە تۆ چتە ناو دەسەڵاتەوە حزبێکی تر ئەوەندەی هەیە ئەوەندە وەرەگرێ یعنی من بۆ خۆمە لێرە ڕوونکردنەوەیەک بدەم بەڕاستی مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەو سازان و تەوافقەکە لە حکوومەتا دروست بوو چونکە پارتی 38 کورسیە ناوە گۆڕان 24 کورسیە ناوە یەکێتی 18 کورسیە ناوە بە پێی کورسیەکان وەزارەت پۆستە سیادەکان وەزارەت سیادەکان وەرگیراوە یعنی خۆ هیچ حزبێک ویجلانی خێر بە گۆڕانیا بە لایەنێکتر ناکات لە بەری بڵێ وەڵام من ئەوم دای بە تۆ ئەوەم بە حەسەی خۆتەوە بێبوونی پارتی سەرۆکایەتی پەرلەمان وەکو ئەندامێکی پەرلەمانی پارتی دەڵێ بێبوونی پارتی ئێوە مەسەلەیەکی گرنگ تێپەڕێنن ئێمە ئەگرێ بە شەو ڕۆژێ باسی گۆڕینی سیستەم ئەگرێ بە شەو ڕۆژێ بە مەسئول بەرزانی بڵێن فەرموو وەرە خوارەوە لە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە قسەمان لەسەر گۆڕینی سیستمی حکومڕانی کردو لە وڵاتە کە ئەم سیستمە تێکەڵەیە بە کەڵکی هەرێمی کوردستان نایە سیستمی حکومڕانی بێ سیستمێکی پەرلەمانی تەواو بێ بۆ هەرێمی کوردستان لە بەرەوەی وڵات بەرەو مەدەنیەتی زیاتر ئەمە بە هەموو لایەنەکانەکە یاخود تەنها چەند لایەنێ بۆ پارتی خۆتە دەرەوە یاریەکە و دەژڵێ پێویستە بەقسەی من بکات کە کاتێک باسی دیموکراسیەتەکە هەر حیزبێک لەناو پەرلەمانە لۆبیەکە بۆ ئەوەی ئەو بتوانێت ئەو ڕێی خۆی بچەسپێنێ پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت لۆبی بکات ئێستا بەنمونە ئێمامانەوێت بەنمونە دانیشتێکی نائاسایی بکەین بۆ خوێندنەوەی دووەم و گفتوگۆکردن لەسەر ئەو یاسایە ئەوە تا پارتی دیموکراتی کوردستان کەس پێی وتووە ڕێگری لێ کردووە ئەوە تا بەڕێز نێچیروان بارزانی بە سەرۆکایەتی وەفدێک ڕۆژانە حیزب ببینێ ڕۆژانە سەردانی وەفدەکانەکە حتا ئەمنی سەردانی دەرەوە یاریەکە و دەتانەوێ لە ناو یاریەکە نەبێت ئەمە مەسەلە ئەساسی کەس ناتوانێت هیچ هێزێک لەو هێزانە ئێوە لە کۆبوونەوەیەکەوە پەرلەمان باشە پارتی بەشداری نەکرد هەر خوێندەوەتان بۆ کرد لە مەسەلەی لیژنەی یاسایی سەرۆکی لیژنەی یاسایی دەڵێ ئەو راپۆرتەی کە بەرزیان کردەوە نایاسایی بوو کەواتە لیژنەی یاسایی کارێکی نایاسایی کرد منەوە پرسیارە باشە با من جواب بەمەوە کەوی کارە یاساییە بوو بە هیچ شێوە نایاسایی لیژنەی یاسایی باسی ئەوان ئێستا بڕگەی پەرلەمانی کوردستان بەپێی پەیڕەوی ناوخۆ چێ بەڕێوە ئێستا پارتی لەگەڵ ئەو لایەنە کۆتاکان با بڵین پێکاتە نەتۆیەتەکان بێت قسە دەڵێ بە لە مادەی 39 بڕگەی 5 سەرۆکی لیژنە بۆ هێداوای کۆبوونەوەکە ئەی کاکەجان ئەی بۆ نایە بەپێی مادەی 7 بڕگەی 11 ئەڵێ سەرپەرشتیکردنی کاری لیژنەکانی پەرلەمان لە ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکدایە
بە پێی مادەی 39 بڕگەی 4 بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامانی لیژنە بە مەرجێک سەرۆک یان جێگری سەرۆک هی لیژنەکە ئامادە بن ئەتوانن کۆبنەوە بەڕێوە ببن. ئێخۆ ئێمە بەپی پێڕەوی ناخۆی هەرێمی کوردستان کە چەند ساڵێکی پارتی پێڕەویان دروست کردو ئێمە بەپی ئەوە ئەڕۆین بەڕێوە ئەوە لە ئێستادا لەم خولەیە پەیڕەوی ناخۆکاندێک زۆر باشە هێمارکردن کاگمەردان یعنی هەموو کارەکانی کە پەرلەمان کردوێتی و ئەگەر بڵێین سەرۆکاتی پەرلەمان کە تۆتە بێلایانی خۆی لە دەستداوە سەرکردایەتێکی پارتی حیزبەکەتان دەڵێ لە دەرەوە پرۆژەی بۆیە و لە ناوە جێبەجێی دەکامە قسەی یەکێک لە سەرکردایەتەکانی ئێوە پرسیارەکەوێ بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەموو کارانەی کردووە. سەرۆکاتی لیژنەی یاسایی کردووە، بانگێشی ئەندامانی لیژنەی یاسایی کردووە، راپۆرتی وەرگرتووە، بانگێشی ئەندامانی پەرلەمانی کردووە بەپێی پەیڕەوی ناوخۆم کارانەی کردووە، شتێکی نایاسایی نەکردووە. وەڵامە بۆ قسەیە. کاک محەممەد جارێ لەسەر تەوافق من دەڵێم بزودنەوەی گۆڕان و سەرۆکی پەرلەمان حتا ئەو کاتەی پێویستیان بە سازان هەبوو و نیان دەتوانی زۆرینە لە ناو پەرلەمانی کوردستان دروست بکات دروشمیان سازان بوو و کاک عادل شاهدە لەسەر ئەوە حتا 23 حوزەیران هەموو ئەو یاسانەی لە پەرلەمانی کوردستان دەرچۆینە بە سازان دەرچۆینە جار هەبووە لە ناو هۆڵی پەرلەمان خلاف لەسەر یەک وشە هەبووە سەرۆکی پەرلەمان دانیشتنی پەرلەمانی هەلگرتووە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانی کردووە بۆ ئەوەی تەوافق دروست بکە بەڵام لە 23 حوزەیران سەرۆکی پەرلەمان کەزانی دەتوانی بە 56 دەنگ زۆرینە دروست بکە پشتی لە سازان کرد ئەمە خاڵی دووەم گۆڕان بۆ سازانی پێشێل کرد ئەوەی کە سەرۆکی پەرلەمان جێگای سەرۆکی لیژنەی یاسایی گرتووە دەرفەتم بدێ کاک محەممەد بە مادەی 39 باش وەڵامیۆم بیتەوە یعنی سەرۆکاتی پەرلەمان پێشێلی سازانی کرد لیژنەی یاسایی کە بانکهێشت بۆ کۆبوونەوەی لیژنە بکات و بڕیاردەری لیژنە ئاگاداری ئەندامەکان بکاتەوە من پرسیاری کاک عادل دەکەم با یەک مادە لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانم بۆ باز بکات کە دەسەڵات بداتە سەرۆکی پەرلەمان کە بانکهێشت بۆ کۆبوونەوەی لیژنەیەک بکات بەڵام سەرۆکی پەرلەمانی یەک دقیقە جواب دەدەم ئێستا بەو مادەی یاسایی گرتەوە بانکهێشتی کۆبوونەوەی ئالێرەیە قەوسم بەرێ کاک مەردانیە قەوسی بەرێ کاک مەردان کاکە برا قەوسێکم بەرێ هیچ شێوەیەک با قەوسێکماتی بووی گوێ دەبێ نەڵێەوە قەوسێکم بەرێ کاک مەردانیە قەوسمان بەرێ قەوسێکمان بەرێ یەک دقیقە ئەڵێ بە پێی قەوسێکمان بەرێ کاکەوەمانە تەکلیف لێکی قەوسێکمان بەرێ تکایە بەڕێزم جواب پرسیارە لە من کرد با وەڵامت بدەمەوە یەک دقیقە بێ دەک بە ئەو کۆبوونەوەیان دەکرد بەڵام ئەوە خەرقێکی وازحی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە زۆر باشە پەرشتی لیژنەکان دەکات بە هیچ شێوەیەک ئەو حەقەی نادەتێ کە بانکهێشت بۆ کۆبوونەوەی لیژنە بکات بێی سەرۆکی باش زۆر چاکە بەڵام سەرۆکی پەرلەمان زۆر باشە کاک مەردان باشە و جۆ ناگرێت کاک مەردان با من بۆ بینەرانی ڕوونکەمە کاک ئەو جۆ ناگرێت ئەندامانی لیژنەی یاسایی ببێتە ئەڵێ یەک مادەم بەرێ لە پەیڕەوی ناوخۆ کە ئەوە بێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بتوانێت سەرۆکایەتی پەرلەمانکە بەسەر چا من بە مادە دێنێ پەیڕەوی ناوخۆ کاکە لە دەستداوە سەرۆکی پەرلەمان وەکو ڕۆبۆتێک لە هاتووە لە ناو پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان هیچ بڕیارێکی لە دەست نییە هەموو بڕیارەکان لە حزبەکەی خۆی وەرەگەی زۆر باشە نقطە سەری دەر کاک مەردان زۆر باشە پەیامەکە و گەشت کاک مەردان بەناوی کاک مەردان پەیامەکە و گەشت زۆر باشە کاک مەردان یەمە وڵات بڕوا بکە یەمە وڵات کاک مەردان یەمە وڵات پارە لە پەرلەمانی کوردستان وەربگرێت لە ئەو کاک مەردان سەرۆکی پەرلەمان یەمە وڵات دڵنیابە زۆر باشە ڕاستەکەی نقطە سەری دێر زۆر باشە 10,000 نقطەم دانا لە سەری دێر زۆر باشە کاک مەردان زۆر باشە کاک مەردان یەمە وڵات هێمن بەرەوە پرداخیایش بخۆرەوە بۆیە بە هێمنی مناقەشەکە بکەین کاک عادل مادەیەکی پێ بڵێت سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بۆی نییە سەرۆکایەتی لیژنە بکاوە بانگەشەی لیژنە بکە ئەو بە پێی مادە پێی ئەگەر بەڕەوی ناوخۆلایە بڕۆرە مادەی حەڤە بڕگەی 11 بە پێی مادەی حەڤە بڕگەی 11 ئەڵێ ئەرک و دەسەڵاتەکان سەرپەرشتیکردنی کاری لیژنەکانی پەرلەمان لە ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکدایە سەرۆکی پەرلەمانە
هەروەها بەپی مادەی 39 بڕگەی 4 دەڵێت کاری جێگیری سەرۆکی پەرلەمانە کە بەدوادا چۆن بۆ کاری لجنەکان بکات و راپۆرت بۆ سەرۆکی پەرلەمان بەرز بکاتەوە. ئەگە بەپێی قسەی تووبی ئەوە جێگیری سەرۆکی پەرلەمانیش هەمان دەستهەڵاتی هەیە. یعنی سەرۆکی باشە لە مادەی 18 بڕگەی 3 ئەڵێ بەدواداچوونی ئەمە کێیە؟ ئەمە جێگیری پەرلەمانە. جێگیری پەرلەمان بۆی نییە سەرۆکی پەرلەمان ناتوانن بانگهێشت بەبێ سەرۆکی لجنە بۆ کۆبوونەوەی لجنە بکەن و بچیت جێگای سەرۆکی لجنە بگریت و لە جێگای سەرۆکی ئەڵێ بە پێی مادەی 39 بڕگەی 4 بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامانی لیژنە بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامانی لیژنە بە مەرجە سەرۆک یان جێگیری سەرۆکی لیژنە ئامادەبێ ئەتوانن کۆبوونەوە بەڕێوە ببن. ئەتوانن کۆبوونەوە بەڕێوە ببن پەیڕەوی ناخۆ بخوێنەرەوە. ئەوەی بەڕێزشت بۆ بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی جێگیری سەرۆکی پەرلەمان جێگیری سەرۆک لە مادەی 18 بڕگەی 3 هاتووە بە دوواداچوونی کاری لیژنەکان و بەرزکردنەوەی راپۆرتە بۆ سەرۆکی پەرلەمان. کۆبوونەوەکانی لجنەیە ئەو حاڵەتەی من باز دەکەم، من باسی بانگهێشت بۆ کۆبوونەوەی لجنە دەکەم. سەرۆکی لجنە بۆ ئاگاداری جەنابێت سەرۆکی لجنە حاضر بوو کە بانگهێشت بۆ کۆبوونەوەی لجنە بکە، بەس داوای 2 ڕۆژ کاتی کردبوو و سەرۆکی پەرلەمان خۆی کاک مەردانەوە یاسای ڕێکی خستۆ پێی ڕەوی ناخۆ عەزیزەکەی من. کاک مەردان زۆر باشە. کاک مەردان تۆ لە قسەیەک داوت کاک مەردان سەرۆکی لجنە یاسایی کۆبوونەوەی دانا و خەرقی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی. کاک مەردان تۆ لە ڕستەیەکی خۆت وت سەرۆکی پەرلەمان بۆتە ڕۆبۆرتەیە بەدەست لایەنەکەی خۆیەوە لە ناو پەرلەماندا و هیچ بڕیارێک بەدەستی خۆی نییە، بەڵام بۆ چوونێکی تریژەیە مقابلەوەی تۆ کە دەڵێت ئێستا پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان ئیرادەی ڕاستەقینەی گەڕانەوە بۆ پەرلەمان. یعنی هەر لەبەرەوەی لەگەڵ پارتیدا نییە ئێوە دەتانەوێت بڵێن سەرۆکایەتیش بێلایەنە یاخود نایاسایی کردووە، هەنگاوی نایاسایی ناوە بە تایبەت لە کۆبوونەوەی لیژنەی یاساییە، لە بانگێشتکردنی ئەندامانی پەرلەمان، لە بانگێشتکردنی ئەندامانی لیژنەی یاسایی لەمانەیە نایاسایی کردووە یاخود تەنها لەبەر ئەوە نایاسایی کردووە کە لەگەڵ پارتیدا نییە. کاک محەممەد سەرۆکی پەرلەمان هەتا ئەو حەدە بێلایەنی خۆی لەدەست داوە بۆ ئاگاداری جەنابێت کرێکار کە لەناو پەرلەمانی کوردستان پێویستیان پێبیت لە سلێمانی دینن بۆ ئەوەی لایەنگیری لایەنێکی دیاریکراو بحازم نینە لە هەورەیە کرێکار بینە لەناو پەرلەمانی کوردستان. فەرمۆ ئێستا هۆلی فراکسیۆنی یەکەتی تعمیر دەکرێتەوە، هۆلی فراکسیۆنی پارتی تعمیر دەکرێتەوە، کرێکاریان لە سلێمانی هیناون حازم نینە کرێکاری هەولێر ئیش پێ بکەن. بۆ معلوماتی جەنابێت کافتریای پەرلەمانی کوردستان خەڵکیان لە سلێمانی هیناوەکان نەما لە هەولێر کەسی تێدا نەماوە و ئەو شتانە هەمووی و من معلوماتی تریشم هەیە کە من باسی ڕۆبۆت دەکەم. قسەی سەرۆکی پەرلەمانی ئەندامانی پەرلەمان بۆ پرسێک چۆینە لای کە بۆ زۆر باشە وەڵام زۆر باشە کاک مەردان ماوەی زۆرم ما بە تۆ قسەی بە من گوتیم من ناتوانم مخالفی قسەی نەوشێروان مستەفا ڕەفتار بکەم و قسە بکەم. زۆر باشە کاک عادل وەڵام دەبێ بە تەفسیلی بۆ هەموو ئەو شتانی کەوتی تەنانە دەڵێ کافتریای پەرلەمان کرێکاریان هێناوە لە سلەیمانیەوە نۆژانکردنەوەی هۆڵی پەرلەمان هەموو ئەم شتانە ئەمە جوملەیەکە کەواتە پرسیارەکەەوە یعنی لەسەر کافتریانە لەسەینا بام پرسیارەکەم بکەم. سەرۆکایەتی پەرلەمان بێلایەن نەبووە، فراکسیۆنێک کە زۆرینەی کورسیەکانی بەدەستەوەیە کە فراکسیۆنی پارتیە بە ئاشکرا دەڵێ ئێمە لە دوای 23 حوزەیرانەوە ئەم سەرۆکایەتیە سازانی پێشێل کرد لە کاتێکا پێش 23 حوزەیران هەموو شتەکان بە سازانە ڕۆشت. کاکی جان کێشەکەی ئێمە سازانە پێشێل نەکردەوە لێرەوە بە دێساش بە کاکمەردان و بە و برادرانە ژەڵێن ئێمە لەگەڵ سازانین، بەڵام سازانێک لە چوارچێوەی یاسادا ناکرێت لەبەر خاتری ئەوە تۆ یاسا پێشێل بکەی دوای ئێمە ناو بنی سازان. باشە پەرلەمانی کوردستان یاسادانانە کاک محەممەد بام قسە بکەم. پەرلەمانی کوردستان ئیشی یاسادانانە کۆمەت دیوەخانێک نییە بیت کێشی عشارەکانی تاحل بکەیت و تۆ یعنی سەرۆکاتی وتوانن ناو پەرلەمانە چارەسەری بەڵێ بۆ بە یاسا ئەم وەفدانەی چی ئەم سەردانە ئەم پرسە لە لای پارتی بۆتە دێوەزمە، ئەم پرسە زۆر نۆرماڵە. ئێمە پرۆژەمانێ یەکێتی پرۆژەی هەیە لایەنە ئیسلامیەکان پرۆژیانێ زۆر ئاسایی پارتیش بابێ پرۆژەی خۆی هەبێ، ئەم پرۆژەی پارتی با زۆر جیاواز بێ لەوانەی ئێمە با بڵێ ئێمە ئەمانەوێت سەرۆکەکەمان هەتایی بێ
ئێمە ئەمانوێت وابێ بابێت لە ناو پەرلەمانە بە هەموو لایەنێکمان مناقەشەی بکەین بخینە دەنگدانەوە من دەنگ نادەم بۆی ئەو دەنگ نەدا بۆی من بابزانانی کێم لۆبی و دیموکراسی تاباتەوە خۆشەڕەکەەوە نییە تۆ بە زۆر لە دەروی پەرلەمان بڵێ من ئەمەوێتەوە و هەر بێ سەرۆکێرم لە دوای باشە بەڵام پرسیاری گرنگی سەرۆکایەتی پەرلەمان وەرە تۆ یاسا بۆ من بنێرە یاسا بۆ من بنێرە بەسەر چاوەرە لە پەرلەمان سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەتایی بیت لە پەیامەکەی جەنابی باشە کاک مەرزا نەبوو تۆ تۆڵێت تاتای من ئەڵێم تۆش پرۆژە یاسا تەقدیم کە بیەنە باش تو گوێ لەسەر تاکید لەوەی دەکەک هەردژی ئەوەیە کە سەرۆکێکی هەتایی بی بەڵکو ئەوە واقعی هەرێمی کوردستانە ئەوە وەزعی هەرێمی کوردستانە فەرمۆ داخلی فەراغی یاسایی ئێوەشیتانەوێت باشە بۆ پرۆژێ وەرن با گفتوگۆ بکەین بۆ پرۆژێەوە وەرن با گفتوگۆ بکەین نابێت لە دەرەوەی پەرلەمان تۆ دانیشتین بایکۆتیکەی تو بڵێ ئەوە نشین سازانێک بکەین بە حکمی ئەوەی ئەم پرسێکە ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەو سازانە ببین لە پەرلەمانی کوردستان هەمومان پێکەوە بکەینە پرۆژەیەک و دەنگی بەڵام کاک مەردان لە سێ زەیرانە کاک مەردان یەک دقا کاک مەردان نەزانم دقە بم بە کامتان کاک مەردان بە قوربان باشە ئەو پرۆژەی جەنابە دێڵێ ئەو یاسایی جەنابە دێڵێ کاک مەردان با جۆمان لە یەکتری بێتکایە لەبەر خەیران لەبەر زوڵم جێیسان بۆ سەرۆکبازانی سەرۆکێت بیەنە بەسەر چاو بیەنە با لە پەرلەمانی کوێ دانوستاندنێک لە دەرەوەی بۆ کۆکەرەوە کاک مەردان با من پرسیارەکەم بکەم تۆڵێ ئەو یاسایانەی ئەو پرسانەی کە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە ناکرێت بە ئاسانی تێپەڕ بێ بەڵام هەر خۆسی حوزەیران بوو سەرۆکایەتی بۆ درێژ کرایەوە بۆ بەڕێز بەرزانی ئەو کاتەش پرسێکی نیشتیمانی بوو ظروفی سی حوزەیران زۆر جیاواز بوو لەگەڵ جیاوازەکەی چییە لەگەڵ ئێستا یعنی ئەو جیاوازیانە چییە هەر لەبەرەوەی سی حوزەیران و نیشتیمانی کوردستان و چەند هێزێکی تر لە دەستهەڵات بوون بزودنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی معارەزە بوون ئەو کاتە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بە کەمینە و زۆرینە بەڕێوە دەچوو بەڵام کاک مەردان ئێستا یەکێتی خۆی بە ئاشکرا کاک مەردان یەکێتی ئەمڕۆ لە زاری زۆر باشە ئەم 4 ساڵە دەبی 4 ساڵی ئارامی بی 4 ساڵی ئارامی زۆر باشە کاک مەردان بەڵام یەکێتی خۆی کاک مەردان تکایە کاک مەردان سی حوزەیران زۆر جیاوازە ظروفی حوزەیران جیاواز بەڵام ئەگەر جیاواز بووایە یەکێتی خۆی لەسەر زاری دکتۆر بەرهەمەوە کە جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ لە بەرنامەی تاوتویا وتی جارێکی تر هەڵەی سی حوزەیران دووبارە ناکەینەوە کەواتە تۆ بۆ ئەتەوێ هەمان هەڵە لە 90 مان و 20 مانە دووبارە بێتەوە 20 ئابا بەڵێ کاک محەممەد ئێمە پێمان وایە لە سی حوزەیران هیچ هەڵەیەک نەکراوە بەڵکو واقعی ئەو کاتەی هەرێمی کوردستان و بارودۆخی هەرێمی کوردستان وەکو گوتم بە کەمینە و بە زۆری نەبوو یاساکان لە پەرلەمانی کوردستان حکوومەت هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان هەموو بە کەمینە و زۆر باشە پەیامەکە گەیشتی حوزەیران هەڵە نەبوو سەرۆکایەتی پەرلەمان زۆر باشە کاک مەردان ماوەی تۆم زۆرە دڵنیابە زۆر باشە سەرۆکایەتی ئەم پەرلەمانە زۆر باشە زۆر چاکەکان مەدانیە مۆلات بۆ یەک دیار بەڵام جارێ پێویستیمان بەوەیە ئەو یاسایە بە سازان و بە تەوافق زۆر باشە دەکرێت بە سازان پرسێکی گەورە یەکلا بکەینەوە ئێوە لە کاتی بانگەشەدا دەتان و سەرۆکاتی پەرلەمان هاتەوە دەستی خەڵک بەڵام خەڵکێکی زۆر تەمیش کراوە کە پارتیە ئێستا پارتی هەست دەکات لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کەوادری پارتی هەست دەکات لەلایەن پەرلەمانی کوردستان غەدری لێکرێت لە مەسەلەیەکی گرنگدا پەرلەمانی کوردستان غەدری لە هیچ لایەنە نەکردو عەزیزم غەدری لە هیچ شوێنە نەکردو بەڵام ئەندامیشی سەرکردایەتی پارتی دەڵێ پرسێک لە بەردەممان سەرۆکایەتی پەرلەمان ئێمە پەراوێز دەکات کە قبوڵی ناکەین ئەمە قسەی سەرکردایەتیش پارتیە سەرۆکایەتی هەرێم لە بەردەممانە کە لە 90 هێژوادەکەی تەواو بێ واتە لە 20 مانگ فەراغی یاسایی و سیاسی دروست دەبێت لە وڵاتەیە پەرلەمان چی بکات دانیشە چاوەڕێ بکات تا ئەو کاتەی بەڵام دەڵێن فەراغەکە دروست نابێت ئێمە بێ پرۆژە یاسا سەرۆک بەکارەکانی خۆی هەڵەسێت بە هەمان دەسەڵات و بامان بەچی یاسایەک پێم بڵێ بەو یاسایە سەرۆک بۆ هەڵەسێ بە سەرچاوبوونی بڵێم ڕاستەکەی بەچی یاسایەک ئەوە یاساکەیە دوو یاسا لە ناو پەرلەمانی کوردستان هەیە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە بەڕێز مەسعود بارزانی لە پەرلەمان هەڵبژێردراوە یاسای ژمارە 90 ساڵی 2013 ئەوەی کە ناویسی ناوەسی حوزەیران ئەم دوو یاسایە هەیە بە هەر دوو یاساکە بەڕێز مەسعود بارزانی بۆی نییە خۆی هەڵبژێرتەوە وادەکەی تەواو ئەبێ تۆ بە کام یاسای هەڵبژێرتەوە یاسای جەنگەڵ باشە بە دوادێرمەوە بێت سەرۆکاتی پەرلەمان بێلایەن بووە لە وروژانی پرسی سەرۆکاتی هەرێم من بە تۆڵم بێلایەن بووە بێلایەن بۆچی بێلایەن نەبوو کاکە بۆ بێلایەن نەبووە عینەن هەموو پرسە سیاسیەکان عینەن هەموو پرۆژە یاساکان بانگێشی پەرلەمانتارانی کردووە
خوێندنەوەی یەکەمی کردووە بانگێشتی هەموو پەرلەمانتارە نەک بەتەنیا بڵێ فراکسیۆنی پارتی تامیشکێ باگێشتی نەکردبن پێشەوە بە چوار سەرۆکاتی پەرلەمان بێلایەن بووە بەڵام لەو کاتەدا بێلایەن نەبووە کە ئێوە هەستەکەن ئێوە تامیشکراون لە کاتێکا پرسێکی گرنگە 90 مان سەرۆکی هەرێم بە هیچ یاسایەک بۆی نییە خۆی هەڵبژێرێتەوە ئەمە بە پێی یاسای هەموارکراوی سەرۆکایەتی کەسی حوزەیران وەکو گۆڕان دەڵێت تیان پەڕاند سەرۆکایەتی پەرلەمان چی بکات لەم کاتەیە؟ بەڵێ ماوەیەکی کەمی لەبەردەمایە دەشبێ یەکلای بکاتەوە هێزە سیاسیەکان هەر یەکە پرۆژەی خۆیان هەیە پارتیش ئێعلانی پرۆژەی خۆی کردووە ئەوان دەڵێن پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان لە پارلەمان هەڵبژێرێت ئێمە دەڵێن پێویستە لە ناو خەڵک هەڵبژێرێت ئەم پرسەش ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە داینە فەرمۆ بە خەڵک بڕیار لەسەر ئەوە بدە دوای 90 مان سەرۆکی پەرلەمان بەکارەکانی سەرۆکی هەرێم هەڵدەسێ مەرجع بێت خاڵی دووەم ئێمە گوتومانە فەرمەوە زۆر باشە ئەوە لە کامجێ دەسەڵاتەکانی سەرۆکی کاک مەردانەوە مۆزیکی بەرنامەکەم بۆ لێنیانی کەواتە کاتم نەماوە بە هیچ شێوەیە زۆر باشە دوای 90 مان زۆر باشە دوای 90 مان کاک مەردان دوای 90 مان سەرۆکی پەرلەمان بەکارەکانی سەرۆکی هەرێم هەڵدەسێ لەبەرەوەی شەرعیەتی سەرۆکی هەرێم نامێنێ ئەگە پرسیارەکە دووبارە بکەوە کاک محەممەد شەرعیەتی سەرۆکی هەرێم لە 90 مانە نامێنێ ئەم شەرعیەتە دەکەوێتە دەستی سەرۆکی پەرلەمان لە دوای 90 مانەوە سەرۆکی پەرلەمان دەبێتە سەرۆکی هەرێمی کوردستان کاک محەممەد من باسم کرد من باسی عرفێکی قانونیم کرد کە لە اتحادی عێراقەیە من باسی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانم کرد و یاسا زۆر باشە مەبەستەکە گەیشت یەک دێڕۆڵا من لەسەر قسەی کە باسی خەڵکەکە کاڵێ مەسەرەن دا سەرۆک لە ناو خەڵکە هەڵبژێردرێ وازانێ مە مەسەرەن نامانە ناو خەڵکە هەڵبژێردرێ بەڵام ئێمە ئیشکالمان لەگەڵ مەسەلەی دەنگدەرانە لەگەڵ تۆماری دەنگدەران زۆر باشە ئەوڵێ مەسەرەن دەنگی زۆر دێنێ بەڵێ دەنگی مردوو هەیە دەنگی دووبارە هەیە تۆماری پاک نەکراوە ئەوانە پاک هیوادارم ئێوە بڕیاردەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاس